هوتێلە ناودارەکەی نێو سروشتی نەورۆبی کینیاش گرافمانۆر ئەوەی لەسەر تاسەری جیهان ڕووی تێدەکرا لەم سەروەختی کۆرۆنا ڤایرۆسە بێمیوانە. زەرافە ناودارەکانیش ئەوەی بەکەمی ماونەتەوە ماوەیەکە میوانەکانیان لەو کارمەندانی کە ڕۆژانە بەخێویانەکان تێناپەڕێت. کاریگەری خستووەتە سەر کار و داراییەکەمان. دەبینن خەڵک لە کاتی پشودا خێرا دەگەڕێنەوە و زۆر نامێننەوە. ئێمەش هۆتێلەکەمان بە شێوەیەکی کاتی داخستووە. زۆربەی کارمەندەکانیشمان لە ماڵەوەن لە کەرەنتینەدان. ئەمەش کاری کردووەتە سەر ئەوەی کە نەتوانین پارەی تەواومان هەبێت بۆ پەرەدان بە زەرافەکان و هەروەها ئاژەڵانی دیکەی کێوی لە تەواوی کنیادا. جێگە لەوەش پرۆژەی زۆرمان هەبوو بۆ خەڵکی ناوچەکە و هەروەها بۆ ئەو میێوانانەش کە خەڵکی ناوچەکە نەبوون. ئەم هوتێلە ناودارە گرافمانۆر ئێستا داخراوە 115 ساڵە گەشتیاران بەڕێ دەکات لە چەندین بەرنامەی تەلەڤیزیۆنی و فیلم و هاتنی ناودارانی جیهان بۆی جێ قسە و باسی گۆڤارە ناودارەکانی جیهان بووە. ئێستا گەشتیاری لێ نییە، بەڵام زەرافەکان خواردنیان دەوێت. داوامان لێکرا کە لە ماڵەوە بمێنینەوە لەبەر ئەوەی کە گەشتیار نییە، کە گەشتیاریش نەبوو شتێک نییە لێرە بیکەیت و ئەمەش زۆر بێزاری کردوم. بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە زۆربەی کارمەندەکان لە ماڵەوەن. ڕەنگە سیر بێت زەرافەیەک بەو بڵندیە لە کاتی ناخواردندا بێت و ئەویش چاوەڕوانی خواردنی دەستی تۆ بێت. خۆشبەختانە ئێمە لە شارێک داین هێشتا بوار هەیە کارەکەمان ببوژێتەوە. لە بەردەمکردنەوەی شوێنێک داین بۆ خەڵکی ناوچەکە کە فرسەتیان نەبووە بێن بۆ سەردانیکردن. هەروەها خەریکی پەرەدان بە هەندێک کارداری بچووکترین بۆ خزمەتی کۆمەڵگەکەمان. سروشتی دڕفێنی کینیا و ئاژەڵە دانسقەکانی ئەفریقا ڤایرۆسێکی مرۆڤ کوژیش دنیا گەڕێت ماوەتەوە بۆ مرۆڤ ململانێ بۆ مانەوە و جوانکردنی ژیان. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا.